16 کەس بە تۆمەتی سەربڕینی ئاژەڵ لەسەر شەقامەکان لە 4 ڕۆژی جەژنی قوربان دەستگیر کران. قایمقامی هەولێر نەبەس عەبدولواحید قسەم لەگەڵی کرد ئەو باسی لەوە کرد ئەوان لە 4 ڕۆژی جەژنی قوربان ڕێکاری تەواو توندیان کردی بۆ بەر سەبارەت بۆ کەسانەی کە لەسەر شەقامەکان و بە شێوازێکی نایاسایی ئاژەڵ سەردەبڕن. سەرەڕای ئەوەش خەڵکی نەدەبووە لە نێو ماڵەکانیشان ئاژەڵیان سەر ببڕی بە ئەمە لە کاتێکدا ئەمساڵ نەخۆشی دای خوێنبەربوون هەیە. بەڵام 16 کەس لەسەر ئەم بابەتە بە تۆمەتیەوەی لەسەر شەقامەکان ئاژەڵیان سەر بڕیوە و دەستگیر کران. ئەمڕۆ بەشێک لەو کەسانە بە کەفالەت ئازاد کران و بە مەرجی ئەوەی جارێکی دیکە لەسەر شەقامەکان ئاژەڵ سەر نەبڕنەوە ئەگەر ئەم کارە دووبارە بکەنەوە بە بڕی 4 ملیۆن دینار ئەوان سزا دەدرێن. ئەمە لە کاتێکدا ئەم ساڵ سەربڕینی ئاژەڵ لەسەر شەقام و لە ماڵەکان و لە هەموو شوێنانە قەدەغە بوو کە هاوڵاتیان ئاژەڵیان لەسەر بڕی دەبواە ئاژەڵەکانیان ببەنە نێو سەربڕخانەی هەولێر و بە مەرجی تەندروستیدا بڕوە اینجا قوربانیەکان ئەنجام بدەن یاخود ئاژەڵەکانیان گۆشتەکان ببەن و بیخۆن. بەڵام بەشێک لە هاوڵاتیانە پابەند نەبوون و لە نێو ماڵەکانیش قوربانیکردن ئەنجام درا.